ئەو کاڵا و شمەک و تەنانەت خواردنانی کە پێشتر بە شێوەی هاوردەکردن هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەیان توانی پێداویستەکانی خۆیانی پێدابین بکەن لە دەرەوە هاورداکران. بەڵام ئێستا سوپاس بۆخوا دەبینین کە دەیان کارگە لە هەرێمی کوردستان هەن کە لەڕێی ئەو کارگانە و ئەو بەرهەمانەوە پێداویستەکانی هەرێمی کوردستان ئەگەرچی تەواوی پێداویستەکانی هاوڵاتیان پڕ ناکاتەوە، بەڵام ئەمانە هەنگاوێکی باشن بۆ ئەوەی کە بەرهەمە ناوخۆیەکان بەرهەمە خۆماڵیەکان زیاتر بکەونە ناو بازاڕەکانەوە لە هەرێمی کوردستان و بژانەوەی داهاتی ناوخۆ و هەروەها گەیشتن بە ئاستی خۆبژێویش زیاتر بچێتە پێشەوە. بۆ نمونە کارگەی زۆم کە یەکێکە لە کارگە چۆنەڵێت هەرە باشەکان کە نمونەیەکی باشێتی، ئەمانە گفتوگۆ زیاتر بکەین سەبارەت بەوەی کە تا چەند گرنگە کە ئەم بەرهەمە ناوخۆیانە ناو هەرێمی کوردستان خودی خۆی بەرهەم بهێنرێت، دەستی کاری ناوخۆ تا چەند گرنگە کە کاری تیا بکات و تا چەند ئابووری هەرێمی کوردستان و ئاستی خۆبژێوی هەرێمی کوردستان ئەباتە سەرەوە. هەموو ئەمانە لەگەڵ ئاوارە بەختیار ڕەسوڵ مامۆستای زانکۆ و پسپۆری ئابووری قسە و باسی لەسەر ئەکەین کە میوانە لەگەڵما. بەخێر هاتیت مامۆستاوەرە. سپاس بۆ جەنابەت. پێش هەموو شتێک چی بکرێت کە بەرهەمە ناوخۆیەکان زیاد بکرێت؟ سڵاو لە جەنابت و لە بینەر و بیسەری کوردستان 24. طبعاً پەرەپێدان بە سەکتەری بەرهەمی خۆماڵی بەشێکە لە دروستکردنی ئاسایشی خۆراک کە ئەمیش ڕاستەوخۆ پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی وڵاتەوە هەیە. ئەمە سەکتەرێکی زۆر گرنگی وڵاتە کە زۆربەی حکوومەتەکانی جیهان هەڵوێستەیەکی زۆر وردی لەسەر دەکەن. طبعاً ئەم هەنگاوانەی کە دەنێردرێت بە نسبەت بابەتی چۆنیەتی پشتبەستن بە بەرهەمی خۆماڵی و خۆشیێنبوون لەو پرۆسەیەدا، ئەو هەنگاوانەنە کە حکوومەت دەتوانێت لە بواری پەرەپێدانی سەکتەرەکان لە هەموو بوارەکاندا هەنگاوی باش بنێت و بتوانێت کە بڵین ئەم ئاسایشە خۆراکە بەدەست بێنێت بۆی کە ئاسایشی نیشتیمانیەکەی پارێزراو بێت و بتوانێت خۆشیێن و خودکەفا بێت. طبعاً ئەو دۆکیمنتاریە یاخود بڵین ئەو بابەتێکی ئێستا سەیرمان کرد لە ساڵیادی دامەزراندنی کارگەیەکی شیرەمەنی لە کوردستان، ئەمە هەنگاوێکی زۆر باشە، هەنگاوێکە کە بەڕاستی دەتوانرێت بە خۆشحاڵیەوە سەیری بکرێت. داتایەکی ئەگەر سەرەتاییت بدەمێ، من هەندێک ریسێرچم کرد، تاکی عراقی لە ساڵێکدا 52 لیتر لە بەرهەمی شیرەمەنی بەکاردێنێت و چاوەڕوان دەکرێت بۆ 2028 تا 60 لیتر بەرز ببێتەوە. یەکێکە لە سەکتەرە هەرە زیندوەکانی وڵات و نسبەیەکی زۆری داهاتی تاک لە بواری بەرهەمە شیرەمەنیەکاندا سەرف دەکرێت و هەنگاونان بەرەو دروستکردنی بڵێین کارگەی لەم جۆرە، هەنگاونانە بەرەو خۆشیێن بوون، هەنگاونانە بەرەو ئاسایشی خۆراک و لە کۆتاییشدا ئاسایش نیشتیمانی. زۆر باش. مامۆستا جەنابەت ئاماژە بە خودکەفابوون و با بڵێن خۆبژێوی ئەکەیت. ئەگەر نمونەیەکی بچووک بینون لە ماڵی خۆمانە هەندێک جار بۆ ئەوەی کە نەچینە خواردنگەیەکی دەرەوە هەمان ئەو شتێکە لە دەرەوە دروستەکرێت لە ماڵەکەی خۆمانی دروستەکەین بە تێچوویەکی زۆر کەمتر. مەبەستمەوەیە کە تا چەند ئەمە کاریگەری هەیە ئەو بەرهەمانەی کە لە ناوخۆ دروستەکرێت تێچۆکەی زۆر کەمتر بێت لەو بەرهەمەی کە لە دەرەوە دێت، کواڵەتەکەی بەرزتر بێت و ئەو کەسێک کە ئەیخوات وەکو ئەو بەرهەمەی کە لە ماڵە خۆمان دروستەکەین زۆر دڵنیاتر بێت لە ڕووی پاک و خاوێنی تەنانەت بەکارنەهاتنی مادەی ئیزافەکرا و زیادکرا بووی. ئەمانە تا چەند گرنگاگەر هەمووی لە یەک پاکێجا زۆر جوانت پێکاوە بابەتەکە، نمونەیەکی جوانە لە ڕاستیدا بەکارهێنانی بەرهەمی خۆماڵی لە زۆربەی وڵاتانی جیهان وەکو بەشێک لە نەتەوەیی بوون، بەشێک لە خۆشەویستی بۆ خاک و نیشتیمان، بەشێک لە ئینتیما سەیری دەکرێت. لەبەرچی لەبەروەی تۆ بەشێکی لە خستنە بڵێین ڕزق و ڕۆژی بۆ سەر سفرەی هاوڵاتێکی تر لە شوێنێکی تر کاتێک کە دۆ بەرهەمێکی خۆماڵی بەکاردێنی. داتایەکی تر هەیە کە دەڵێت هەر $1,000,000 کە لە بەرهەمی ناوخۆدا خەڵک مامەڵی پێوە دەکات و دەیکڕێت 32 ئیش بەرهەم دێنێت، واتە 32 کەس لە چوارچێوەی ئەم بەرهەمهێنانەدا دەکەونە سەر ئیشەوە کە ئەمەش بەشێکە لە پاکیجە گشتەکەی وڵات کە بەرەو ئاراستەی بڵێین بەهێزبوونی ئابووری دەڕوات. بێگومان پەرەپێدان بە بەرهەمی خۆماڵی و بەکارهێنانی بەرهەمە خۆماڵیەکان فرەڕەهەندە، بەس تەنها ئەوە نییە کە ئێمە بڵێین خۆشیێن دەبین بگرە ئابووری وڵات لە هەموو چوارچێوەکانیدا زۆر بە جوانی دەسوڕێت و هەموو تاکەکانی کۆمەلگا لی سوودمەند دەبن. ئەگەر ئەو نمونەی ئەم کارگەیە بێنینەوە بەرچاوی خۆمان، ینی کاتێک کە تۆ بتڵێک شیر دەکڕیان قوتوێک ماز دەکڕی، ئەمە مانایەوە نییە کە بەستەنها پشتیوانی ئەم کۆمپانیا دەکەی، ئەمە مانایەوەی کە تۆ پشتیوانی ئەو فەلاحە دەکەی کە ئاژەڵەکانی بەخێو کردووە. ئەمانە ئەو فارمەرەی یاخود ئەو کەسێک کە
چووە بڵێین گژوگیاکە یاخود گەنمی چاند و دوایی کاکەی داوەتەوە بەوان ئەو سیارەی کە گواستویەتیەوە یعنی ئەگەر سەیری سێرکڵەکە بکەین لەوانەیە زۆربەی زۆری تاکەکانی کۆمەلگا لەم پرۆسەیەدا بە سوودمەند ببن کە بڵێن چیرۆکەکە بەستەنها لە چوارچێوەی کڕینی یەک بەرهەمدانیە بگرێت لە چوارچێوەیەکی گشتگیری وڵاتدا هەیە کە هەموو تێدا سوودمەند دروستەکاتەوەکو زنجیرەیەک بە دوایە کە ئەڵلقەکان یەکتری با بڵێن پێک ئەهێنن ئەگەر نمونەیەک بهێنینەوە وەکو وڵاتی قەتەر کە کەوتە ژێر ئەو با بڵێن ئابلوقەیە لێکەم هەنگاو کە نای لەگەڵەوەی کە وڵاتێکی سەحراییە و بەس لەسەر کەنداوێکە بە بەرهەمی شیرەمەنی دەستی پێ کرد و مانگایەکی زۆری بەخێو کرد بۆ ئەوەی کە بتوان لە ڕێی بەرهەمی شیرەوە ئەمە وڵاتێکی بیابانی چ جای ئەوەی کە لە هەرێمێکی کوردستان سروشتێکی زۆر جوانمان هەیە و کەش و هەوایەکی زۆر لە باریشمان هەیە بەڵام لێرە پێویستە کات کە ئەو بەرهەمانە کۆمەڵە بڕوانامەیان هەبێت بۆ منە وەرگرتنی بڕوانامەی ئایزۆ تا چەند گرنگە کە لە هەرێمی کوردستان بنکەیەک هەبێت بۆ پێدانی ئەو جۆرە بڕوانامانە یاخود سنتەرێک هەبێت شوێنێکی لێکۆڵینەوە هەبێت بۆی ئەوەی کە ئیتر دڵنیاش بین لە ئەو بڕوانامە و شەهادەی کە ئەو بەرهەمە بەدەستی دێنێ ڕاستە حکوومەت دەکرێت لە ڕێگای مؤسساتی خۆیەوە ئەو نوع پاڵپشتیە دروست بکات ئەو نوع ڕاهێنانان ئەو نوع سنتەرانە بۆی کە کۆمپانیا خۆماڵیەکان بتوانن ڕکابەرایەتی بەرهەمە بڵێین دەرەکیەکان بکەن چونکە لە ڕاستیدا لە پرۆسەی بە بازارکردندا ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە لە ساختکردنەوەی بەرهەمە خۆماڵیەکانمان لە بەروەی لە بواری بە بازارکردندا ئەو چوار کۆڵەکە ئەساسیەی کە بە بازارکردنی لەسەر بنیاتنراوە نرخ کاڵا کوالێتی بڵێین بە بازارکردنەکەی لە ڕوانگەی پرۆمۆشنەوە هەروەها شوێنی دابشکردنەوە ئەوانە بەڕاستی کاریگەریەکی زۆر زۆر ڕاستە و خۆی دەبێت لەسەر چۆنیەتی ڕکابەرایەتیکردنی ئەم بەرهەمانە ئەم بڕوانامانەی کە جنابەت باسی دەکەی لە چوارچێوەی وەرگرتنی بڕوانامەی نێودەوڵەتی وەکو ئایزۆ و ڕێکخراوی تر کە پەیوەندی دارن بە ئەوە مەفروزە کە حکوومەت ئەم هەنگاوە بنێت و بەستانداردی بکاتەوە بەرهەمە خۆماڵیانە ئێستا وڵاتانی جیرانمان جۆرێک لەو مؤسساتانیان هەیە مەسەلەن بۆ نمونە وڵاتێکی وەکو ئێران ئەو بەرهەمانەی کە دروستی دەکەن بڵێن علامەتی سێوی سەوز یان علامەتی ستانداردی ئێران ئەمە بەشێکە لە پرۆسە ناوخۆیەکە بەدەر لە بڕوانامە جیهانیەکانە هەتا هەوڵیان داوە لە چوارچێوەی وڵاتەکەی خۆشیاندا کۆمەڵێک لە ئەو مؤسساتانە دروست بکەن کە چاودێری کوالێتی بەرهەم بکات چونکە ئەمە ڕاستەخۆ پەیوەندی بە سەحەتی هاوڵاتیانەوە هەیە پەیوەندی بە تەمەنی تاکەکانی کۆمەڵگا کەواتە با ئەو پرسیارە لە جەنابەت بکەم بوونی بەرهەمی ناوخۆی و ئۆرگانیک بوونی ئەم بەرهەمە کە لە هەرێمی کوردستان کەمترین مادە کیمیایەکانی بۆ بەکارەهێنێت ئەگەر بابەتە کشت و کاڵەکان بێت چ پەلەوەریەکان چ ئاژەڵەکان بێت و بەرهەمێکی لەم جۆرەی لێ بەرهەم بهێنرێت ئۆرگانیک بوونی ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک هەیە و تاکی هەرێمی کوردستان تەندروسترە بێت ئەو پارەیە کە بۆ خوا نەخواسە بۆ نەخۆشی بەکارهێنێت لە خواردنێکی ساغ دەستی بکەوێت تا چەند گرنگی هەیە کە تاکی ئێمە تەندروستتر بێت تەوژمێکی زۆر گەورە لە ناو تاکی لە ناو هەموو کۆمەلگاکان نەکات تەنها لە ناو کۆمەلگای کوردستانی بەرەو ئاراستە بوونی سەحی بوون بەڕێوەیە کە خەڵکێکی زۆر ئێستاکەنی گرنگی بە سەحەت و سەلامەتی خۆی دەدات تەمەنی مرۆڤەکان ئێستاکەنی زۆر درێژترە بەر ڕێژە و داتاکان لە چاو تەمەنی مەسەلەن چەند ساڵی ڕابردووتر کە ئەمە هەمووی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە چ خۆراکێک دەخۆین ئینگلیز گوتنی you are what you eat تۆ ئەو کەسەی کە ئەو شتێک کە دەیخۆی ینی ئەو خواردنانێک کە تۆ دەیخۆی کەسایەتی تۆ جستەی تۆ تۆکو مرۆڤێک دروست دەکات لە ڕاددە بە دەرگرینگە کە ئێمە بتوانین بڵین ئەو بەرهەمانەی کە دەیخۆین بزانین کە تا چەند لە ڕوانگەی سروشتیەوە هەڵقوڵاوی سروشتن یان خودی ئۆرگانیکن و مادەی بڵین حافزیان تدا بەکار نهاتووە ڕەهندێکی تری پشت بەستن بە بەرهەمە خۆماڵیەکان ئەوەیە کە لە ڕوانگەی لۆجیستیکیەوە لەبەروەی ئەم کۆمپانیانە ناوخۆیەکان بڵین لە سنوورێکی جوگرافی بچووکدا دروستکراون و ڕاستە خۆ دەگەنە ناو سۆپەرمارکێتەکان و سەرشەڵفی سۆپەرمارکێتەکان بەڵام لەوانەیە بەرهەمێکی تر کە وڵاتێکی ترەوە دێت لە پرۆسەی لۆجیستیک و بڵین گواستنەوەکەدا کۆمەڵێک کێشەی کوالەتی بۆ دروست ببێ مانەوەی بۆ دروست ببێ کە ئەمانە بەڕاستی نقاتی زۆر زۆر مەترسیدارە چونکە بەرهەمەکان دەزانین کە شێلف لایڤیان هەیە واتە تەمەنیان هەیە ئەم تەمەنە وردە وردەکەم بۆ لە کوالەتیدا دەبەزێت بۆیە زۆر گرنگە کە ئەم کۆمپانیا خۆماڵیانە زیاتر پەرە بستێنن و بتوانن کە بڵین تێری هەموو ئەو پێداویستیانە بکەن کە تاکی کوردی یاخۆ تاکی وڵاتەکەمان بە شێوازێکی گشتی پێویستی پێێتی مامۆستا من لێرە شتێکم بیرکەوتەوە ئەوی شەوەیە کە کورد کۆنترین
مرۆڤە کە شارستانیەتی دروست کردووە ڕاستە. لەسەر زەوی خۆی ڕاستە. کەواتە عقلێتی جێگیربوون لە لای کورد پێش هەموو کەسێک بۆ کە بێگومان. دەستی کردووە بە کوشت و کاڵ و گوندی ڕاستە. چەرمۆمان هەیە و بەم تازانش کە بینیمان مرۆڤی نیاندەرتاڵ بەڵێ لە شانە دەربووە کاتامە ئەوە نیشانەدات کە کورد عقلێتێکی خۆبژێوی زۆر باشی هەبووە و ئێستاش کەمە لەمە بەربوو کە هەر ناو گەشتی هەواڵەکانمان ئێمە جوتیارێکمان هەیە کە 13هەمین پلەی بەدەستێناو لە ئاستی جیهان بۆ باشترین بوونی باشترین جوتیار کاتە ئەمە چەند گرنگی ئەدات کە بەرهەمێکی ناوخۆی کارگەیەکی ناوخۆی دەستی کاری ناوخۆی لە هەرێمی کوردستان ئەو پێشکەوتنە بەخۆی ببینێت نەک هەرێمی کوردستان ئیتر لە ڕووی داگیرکاریەوە بناسرێت کە داگیر ئەکرێت لە ڕووی ئەوە بناسرێت کە گەشە بە شارستانیەتی هەموو جیهانیشەدا نەکارخۆی طبعاً زۆر ڕاستە قسەکانی جەنابەت سنووری جوگرافی یاخود هەڵکەوتە جوگرافیەکەی کە هەرێمی کوردستان تێیدا هاتۆتە ئاراوە زۆر مولایمە بۆ کشت و کاڵ مولایمە بۆ پەرەپێدانی سامانی ئاژەڵی بۆ سامانی تر کە دەکرێت پشتبەستن نەک تەنها وەکو جەنابەت باست کرد بۆ تاکی کوردی یاخود بۆ کەسانەی کە لە کوردستان دەژین بەس بگرە بەرەو بازارێکی زۆر گەورەتر کە ویش بازاری عراقەکە نزیکەی 40 ملیۆن دانیشتوانی تێدایە و کە لەوانەیە ئەوان ئەو پێکاتە سروشتیان نەبێت ڕاستە بێگومان ئێمە دەکرێت سوود لەمە وەربگرین نەک تەنها لە ڕەهەندی کشت و کاڵ و لە ڕەهەند حتا لە سنووری کوردستان بە جۆرێک هەڵ دروستکراوەکە ئێمە دەتوانین ببین بە پێگەیەکی زۆر گرنگ بۆ نقطەیەکی تەوسیل بین لە مابەینی ئاسیا و هەروەها ئەوروپا و وڵاتانی ئەمریکا کە لە ڕوانگەی لۆجیستیکیەوە مەسەلەن ئەو پێگە گرنگی کە دوبەی هەیەی یاخود ئیستانبول هەیەی وەکو بڵێ نقطەیەکی تەوسیلی لۆجیستیکی بەتایبەتی لە بواری فڕۆکەوانیدا هەرێمی کوردستانیش ئەم پێگە گرنگەی هەیە کە دەکرێت ببێتە ئەو نقطە تەوسیلە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە لە لاندسکەیپ یاخود بڵین لە خەریتەی ئابووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست نقطەیەکی زۆر گرنگە و گرنگێکی زۆری خۆی هەیە کە دەکرێت ئێمە ئیستیسمار لەسەر ئەو بابەتانە بکەین و زیاتر بگەین بەو ئاستەی کە هەم خۆشیێن بین و هەمیش بەرهەمەکانمان بگەێنین بە وڵاتانی جیهان بەڵێ مە سوپاس دەکەی مامۆستارە بەو هیوایی کە ئێمە کە بەگەلێک ناسراوین کە جینۆساید کراوین داگیر کراوین لەمەودا بەو شکڵە بناسرین دروستە بەو چەرمەسەریە تێپەڕیوین بەڵام لەمەودا بەو شێوەیە بناسرین کە بە دوای پێشکەوتنین و باشترین و چاکترینی بەرهەمەکان لە هەرێمی کوردستان کە هەر چوار وەرزەکەی تایە نەک پێشکەش بە هاوڵاتانی هەرێمی کوردستان بەڵکو بە هەموو جیهان بکرێت سوپاس دەکەین کە لەگەڵمان بووین شەر بەو هیوایەوە ڕۆژێکی خۆش و جمعەیەکی خۆش بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان دەست خۆش بزانەوە.